لەمەوەی مانگێک لەگەڵ سڕبوونەوەی لەشکرکێشیەکانی تورکیا لە هەولێر دووەم تۆمەت ئاراستەی قەندیل دەکرێت. ئایا هەڕەشەکان دەگاتەوە شەڕی براکوژین؟ دوێنێ ئەنجومەنی یاساییشی هەرێم کە لەسەر پارتی دیموکراتی کوردستان هەژمار دەکرێت تەقینەوەی ئۆتۆمبیلێکی بەرپرسێکی پارتی لە گەرمیان خستە ستۆی گەریلا. ڕاشی گەیاندووە هێرشەکانی ئەم گروپا پێوەڵام نامێنێتەوە و خۆشیان بەرپرس دەبن لە هەر لێکەوتێک. ڕوونکردنەوەکە لە کاتێکدایە بە پێی لێدوانی بەرپرسێکی ڕەوتی لێکۆڵینەوەکان لە گەرمیان بۆ دەنگی ئەمریکا هێشتا لێکۆڵینەوەکان لە ڕووداوەکە تەواو نەبووە. تاوانبارکردنی گەریلا بە ڕووداوی تەقینەوەکە ئەوتەری بە لەگەڵەوەی پێش کەمتر لە مانگێک بە هەمان شێوە وەزارەتی ناوخۆی هەرێم و لە لێکۆڵینەوەیەکی لەگەڵ وەزارەتی ناوخۆی عێراق چەند کەسێکیان تاوانبار کرد بە سوتاندنی بازاڕەکانی هەولێر و دەهۆ. ڕاشی گەیاند سەر بە قەندیل و گەریلان. ئەوەی بۆتە جێی پرسیار ئەوەیە ئەو تۆمەتبارکردانە هاوکاتە لەگەڵ هێرش و لەشکرکێشە فراوانەکەی تورکیا بۆ سەرەریبی کوردستان کە بە پێی ڕێکخراوی CPT تەنها لە مانگی ڕابردوو بۆتە هۆی چۆڵکردنی 9 گوند و ئاوارەبوونی نزیکەی 300 خێزان. حکوومەت و دەسەڵاتدارانی هەرێم جگە لە پاسەوهێنانەوە بۆ هێرش و لەشکرکێشی و تاوانبارکردنی گەریلا تا ئێستا هیچ وەڵامێکیان بۆ لەشکرکێشیانە نییە. تۆمەتبارکردنەکانی قەندیلیش بەشێک پێیان وایە هەوڵەکە بۆ ئەوەی پێشمەرگەش لە شەڕی گەریلا تێوەگلێنن. ڕاگەیەنراوەکەی دوێنێ ئەنجومەنی یاساییشیش ئاماژەیەکی بۆ هەڵگرسانی شەڕی تێدایە کە لەلایەن زۆرینەی هەرە زۆری خەڵکی کوردستانەوە ڕەت کرایتەوە.